ڕێگەی کۆشکی سەلام بە پیرمامدا تێناپەڕێت. لە دوای راپۆرتێکی حزبی کە بۆ مەسعود بەرزانی بەرز دەکرێتەوە و تێیدا هاتووە، دکتۆر بەرهەم ساڵح سەرۆک کۆماری عێراق لە ڕێگەی یەکێک لە ڕاوێژکارەکانیەوە ڕۆڵی هەبووە لە گێڕانەوەی دوو کورسیەکەی یەکێتی لە هەولێر و نینەوە. بەرزانی تووڕە دەبێت و دەڵێت نابێت بەرهەم ساڵح ببێتەوە بە سەرۆک کۆمار. هەرچەندە لەلایەن کۆمسیۆن و سەرۆکاتی کۆماریشەوە وەڵامی پێویست گەیشتۆ بە پارتی و بەرزانی کە ئەو بابەتە پەیوەندی بە یاسا و ڕێوشوێنەکانی کۆمسیۆنەوە هەیە، بەڵام وا دیارە پارتی لە بەرهەم ساڵح بە بەهانەیە. لە ئێسەدا بارزانی و باڵە هەواڵگریەکەی پارتی مانۆڕێکیان دەست پێ کردووە بۆ خستی دکتۆر بەرهەم ساڵح، لەلایەکەوە باس لە کاندیدی پارتی دەکەن بۆ پۆستی سەرۆک کۆمار، لەلایەکی دیکەشەوە دانەدانە بە مەکتەب سیاسەکانی دیکە یەکێتی دەڵێن خۆتان ئامادە بکەن، ئێمە دەتانکەین بە سەرۆک کۆمار. هەتا ئێستا وەڵامی دەباشان و مەکتەبی سیاسی یەکێتی بە ئاڕاستەی پاڵپشتی بەرهەم ساڵحە، بە تایبەتی کە دوێنێ ڕزگار حاجی حەما ئەندامی مەکتەبی سیاسی و بارپرسی دەستگای هەڵبژاردننی یەکێتی بە ڕووداوی وتووە دکتۆر بەرهەم تاکە کاندیدی یەکێتیە و لە ناو یەکێتیدا هیچ ڕکابەرێکی نییە. العراق الآمن المستقر بسيادة كاملة. بارزانی پێی وایە لەبەرەوەی کە پارتی ژمارەی کورسەکانی لە یەکێتی زیاترە دەتوانێت پۆستی سەرۆک کۆمار یەکلایی بکاتەوە و ئەو بڕیاری لێسەر بدات، بەڵامم بۆ چوونە هەڵەیە و تێنەگەیشتنە لە هاوکێشەکان، چونکە جاری پێشوش پارتی ژمارەی کورسەکانی لە یەکێتی زیاتر بوو، تەنانەت ژمارەیەک لە پەرلەمانتارانی گۆڕانیش دەنگیان بە کاندیدەکەیدا، بەڵام پارتی و بەرزانی لەو کارەدا شکستیان هێنا و بەدەستی بەتاڵ هاتنە دەرەوە. هاوکێشەکە زۆر بە سادەی ئەوەیە نەپۆستی سەرۆک وەزیران و نەپۆستی سەرۆک کۆمار لە عێراقدا بە ژمارەی کورسی یەکلایی ناکرێتەوە. هەرگیز سەرۆک وەزیران لە عێراقدا کەسێک نەبووە کە زۆرترین ژمارەی کورسی بردبێتەوە. ئەو کاتەی عەلاوی بردیەوە مالکی دانرا، کە مالکی بردیەوە عەبادی دانرا، جاری پێشوو کە عەبادی زۆرترین کورسی هێنا عەبدولمەهدی دانرا. ئەم جارەشیان بە ئەگەری زۆر سەرۆک وەزیران لە سەدرەکان نابێت. بۆ سەرۆک کۆماریش هاوکێشەکە بە هەمان شێوەیە، پۆستەکە بۆ کوردێک لابۆتەوە و لە ناو کوردیشدا بۆتە میراتی یەکێتی. التظاهر حق دستوري ومكفول. سەرۆک کۆماری ئێستای عێراق دکتۆر بەرهەم ساڵح دیپلۆماتێکی ناسراوی کوردە و پەیوەندی فراوانی لەگەڵ دنیای دەرەوە هەیە، هەروەها ئەدایەکی کاریگەر و ئەزمونێکی سەرکەوتوشی پێشکەش کردووە لە پۆستەکەیدا، زۆر بە ئاشکرایش پشگیری ئەمریکی و ئێرانیەکانیشی هەیە. لەبەر هەموو هۆیانە پۆستی سەرۆک کۆمار نە بە بەرزانی یەکلا دەکرێتەوە و نە بەرزانیش دەتوانێت سەرۆک کۆمار دابنێت. هۆکاری ئەوەی کە بەرزانی وابیر دەکاتەوە دەبێت پۆستی سەرۆک کۆمار بە پیرمامدا تێپەڕێت، وەهمێکە هەندێک ئەندامی مەکتەبی سیاسی پارتی بۆیان دروست کردووە. لە ئێسەدا بەرزانی دەتوانێت بە ڕەزەمەندبوونی لەسەر کاندیدی یەکێتی بۆ ئەو پۆستە نیشانی بدات کە ڕۆڵی هەبووە لە دانانی سەرۆک کۆماردا، بەڵام بەڕەتکردنەوەی کاندیدی یەکێتی و دەستشکانەوەی لەگەڵ یەکێتی و بەرهەم ساڵحدا لە ناو هۆڵی پەرلەمانی عێراق تووشی ئەحراجەکەی جاری پێشوو دەبێت. لە ئێسەدا ئەوەی دیارە بڕیاری سیاسی دەباشان بە ئاڕاستەی دووبارە کاندیدکردنەوەی بەرهەم ساڵحە و ئێرانی و ئەمریکی و بەریتانیەکانیش گڵۆپی سەوزیان بۆ هەڵکردووە و ڤیتۆیان لەسەری نییە. هەر بۆیە بەرزانی قسەی خۆی دەدات لە زەوی ئەگەر لەم پرۆسەیەدا دژی بەرهەم ساڵح بوەسێتەوە، چونکە نە شەقامی کوردی و نە شەقامی عێراقی و نە باڵیۆزخانەکان گوێ لەوە ناگرن کە پارتی دێڵێت لەبارەی بەرهەم ساڵحەوە لەسەر لێسەنەوەی دوو کورسی پەرلەمانی لە پارتی.